لە هیچ شوێنێکی دنیادا وڵات و حکوومەتێک نادۆزیتەوە لە خواردن و سەرنگومکردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانیدا شان لە شانی حکوومەتەکەی پارتی و یەکێتی بدات. حکوومەتە یەک لە دوای یەکەکانی پارتی و یەکێتی دوای ڕاگەیاندنی بەناو ئابووری سربەخۆ و فرۆشتنی نەوت دەستیان بەسەر دۆسەی موچەدا گرت و قوتی خەڵکیان کردە قوربانی گەمەی بەرژەوەندیەکانیان. لە 11 ساڵی ڕابردووی هەردوو کابینەی هەشتەم و نۆیەمی حکوومەتەکەی پارتی و یەکێتیدا فەرمانبەر و موچەخۆران 18 موچەی تەواویان فەوتاوە، 44یشیان بە چارەکە موچە و بە لێبڕینەوە وەرگرتووە. بە جۆرێ کابینەی هەشتەم لە ماوەی 54 مانگدا تەنها 15 موچەی تەواوی دابەش کردووە. کابینەی نۆیەم لە 78 مانگدا تەنها 55 موچەی تەواوی دابەش کردووە. ئەگەر بە حساباتی بیرکاریش لێک بدرێتەوە ئەوە هەر فەرمانبەرێک کە موچەکەی 1 ملیۆن دینار بێت ئێستا نزیکەی 50 ملیۆن دیناری لای حکوومەتەکەی پارتی و یەکێتیە. پاشەکەوتی موچە 10 ساڵ لەمەوبەر و لە سەردەمی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم بڕیاری لێدرا لە ماوەی نێوان ساڵانی 2015 بۆ 2018 موچەخۆران 5 مانگ موچەی تەواویان فەوتاوە. 23 مانگیش چارەکە موچە و 11 مانگیش بەشێک لە موچەکانیان پاشەکەوت کرا. بەواتەیەکی دیکە لە کابینەی هەشتەمی حکوومەتەکەی پارتی و یەکێتیدا لە ماوەی 54 مانگدا تەنیا 15 مانگ موچەی تەواوەتی خەرج کراوە، 34 مانگیشی بە کەم و کوڕی و لێبڕین و 5 مانگیشی هەر بە تەواوی خوراوە. لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نۆیەمیش لە مانگی 7 2019 تا کۆتایی 2025 خواردنی موچە و پاشەکەوتکردنی بەردەوام بوو. لەم کابینەیەدا موچەی 5 مانگی ساڵی 2020دا بەش نەکرا و خورا. ئەم خواردنەی موچەش لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمدا ناوێکی دیکەی بۆ دۆزرایەوە و ناوی لێنرا بازدان. لە 2021 و 2022دا 9 موچە بە لێبڕینی لە سەدا 21 و موچەیەکیش بە لێبڕینی لە سەدا 18 بۆ فەرمانبەران و موچەخۆران خەرج کرا. هاوکات لە ساڵی 2023دا موچەی مانگەکانی 10 و 11 و 12 خەرج نەکرا و موچەی مانگی 12 ساڵی 2024ش هەر فەوتا. تاکو ئێستاش موچەی 2 مانگی کۆتایی 2025 بە چارەنووسێکی نادیار ماوەتەوە و بە وردبوونەوە لە پێشینەی ئەم دەسەڵاتە هیچ ئومێدێکیش بۆ خەرجکردنیان نییە. بەو پێیە کابینەی نوێمی حکوومەتەکەی پارتی و یەکێتی بە درێژایی 78 مانگ تەنیا 55 موچەی تەواوەتی خەرج کردووە. 10 مانگیشی بە کەم و کوڕی و لێبڕینەوە خەرج کردووە، 13 مانگیشی بە تەواوی خواردووە. لەم ئامارانەوە دەردەکەوێت موچەخۆری هەرێمی کوردستان بەر لە هەر کەس و حکوومەتێک گیرۆدەی دەستی حکوومەتەکەی پارتی و یەکێتیە و ئەوانن قوتی ماڵ و منداڵی موچەخۆریان بە بارمتە گرتووە و 10 ساڵە ئەم وڵاتەیان تووشی قەیرانێکی دروستکراوی ئابووری و دەیان کێشەی خێزانی و کۆمەڵایەتی کردووە. خەڵک لە هەموو شتێک و خۆیشیان لە هیچیان کەم نییە.